دەم باش تەماشاوانی گەلێکی ژە هێزێن چەکدارین عێراقی تومەتبارکردنەوەن بە یەکلایکردنا پرسên siyasî bêguman di nihada û li dêr zeman jî ku çavdêrî dibêjin ku raw jî xuya dike hêzên çekdarên Iraqê bêgiştî wasa tin tometbarkirin ku ewan bê îaza hind aliyên siyasî bû berjewendiyên taîfî û hind aliyên siyasî ew dikevin rojevê û gelê caran şer dirûz dibe li ser demê rejima Besaborî bêguman ev hebûye bi taybetî li serkûtkirina serhaldana şîeyan li jêriya Iraqê herwiha serhaldana Kurdan şoreşinekî dîfêkên Kurdan ku efêze tetebkaranîn bû berjewend هندێک کاربدەستان و پێکهاتەیەکە تایفی دی عێراقدا دناژیدا تێ بەحەزکردن و هێزین چەکدارین عێراقیەوە کۆن چاودێر دەبێژن هەیە وەکو گەلەی جاران مەگۆداری دکە ئەم گۆداری دکەین بەرپرسین سیاسی و تایبەتی لە هەرێما کوردستانیژی لە عێراقیژی بەحسیان دەکەن کو هێز ئەو هێزانها لە عێراقێ هێزا چەکداریە عێراقێ و مەرەما پەرچەکردنا vê هێزا چەکداریە عێراقێ بە تایبەتی بە تەکنۆلۆژی هەری پێشکەتیە سەربازی بۆ بەرژەوەندیە هەند ئالیانە بۆ بەرژەوەندیە بێگومان یا کەسوکیە ji ber hindێک û ew kesê ku di niha da li herema desaletê li Iraqê bikaribe pitir desalata xwe li Iraqê biçespîne gelek caran jî me dîtiye nakokî çêbûne di navbera herêma Kurdistanê Bexda li vîn bi van hêzan hatiye kirin bêguman li herêma Kurdistan jî her wesatê te gotin çavdêrên rewşê dibêjin ku heya niha jî hêza pêşmergê Kurdistanê li jêr hejmûn û li jêr biryar û li jêr seytera her du aliyên siyasiyên herêma Kurdistanê partî û yêketî daye belê berêzan hêza çekdarekanî Iraq û tometbarkiriniyan bi yeklaykirinawê pirsa siyasekan لە ئێستا عێراقدا بێگومان لە پێشتریش لە سەردەمی ڕژێمی بەعس و ئەیانوت بە پێی بچوونی چاودێرەکان کە لەسەر ئەرزی واقعیش بێگومان پراکتیزای کرا هێزە چەکدارەکانی عێراق بۆ بەرژەوەندی تایفەی بۆ بەرژەوەندی لایەنێکی سیاسی لە دیژی هەند بەرژەوەندی لایەنەکانی تری عێراقان تەوایفەکانی تری عێراق بەکارهێنرا وەکو سەرکوتکردنی سەرهەڵدان ئەنکۆڕاپەرینی شیعەکان لە باشووری عێراق هەروەها شارکردن لەگەل شۆڕەشە کوردەکان و حتا ساڵەکانی ڕابردوو بێگومان لە ئێستا عێراقیشدا باس داوای کرێت کە هێزی چەکداری ئێستا عێراق کە نووری مالیکی فەرماندەی گشتی ئەم هێزە چەکدارەیە بۆ بەرژەوەندی سیاسی بەکاردێنرێت باس دەوەشە کرێت کە زۆر جار کە پێشهاتێک ئانگرژی بکەوێتە پەیوەندی لایەنە سیاسیەکان بە تایبەتی لە هەرێمی کوردستان و لە بەغدا جۆڵە بەم هێزە ناکرێت هەروە لە هەرێمی کوردستانش بێگومان تا ئێستاش چاودێرەکان ئەڵێن هێزی پێشمەرگی کوردستان تا ئێستاش لە ژێر سەیتەرە و هەژمونی هەردوو پارتی فەرمانڕەوای هەرێمی کوردستاندایە ئێستاش من لە خزمەتی وەرگرتنی سەرنجی وەدام لەسەر تەوەری ئەمڕۆ ئاوات لە ئاکرەیەکەم پەیوەندی کەرم کە هەروەم کاتت باش دەم باش کاکی ئاوات کەرم کە بگورە من ناوم ئاوات نییە من ناوم حەوادە لە ئاکرێم هاوار حەواد لە ئاکرێ هاوار لە ئاکرێ نە هەوارە ئاوات بەرحاڵ ئەخیرێ مەزانەیە کاک ئاوات فەرموو بەڵێ ینی وەڵایی تەوەرەکەتم زاگر بزانیت بەس تەوەرەکەم و دووبارەکە بزانە سەرچێ بۆی خەلسەر بکەین تەوەری ئێمە لەسەر هێزین چەکدارین عێراقیە هێزین چەک بەشداری پێکردنا هێزین چەکدارین عێراقی قووەت موسەڵەحە د ململانێ و د ناکوکین سیاسیدا وەڵاهی شتێک هەیەنی بۆی کە بەڕاشکاوی بڵێ مەسلەی ئەو هێزەی کە لە عێراقەیە هەموو ڕۆژ مزۆلی پێەکەی لەسەر جێگا ناکۆکەکان ئەوە خەتای خۆمانە نەک خەتای ئەوانە ئەگەر خەتای خۆمان مەسەلەن بۆچی خەتای خۆمانە ئێستا کە سەرۆک ئێستا کە سەرۆکی کوردستانە و پێشمە هەموو بڵێ هێزەکانی کوردستانە بن دەسەڵاتی ئەودانە ئەگەر بیەوێ کۆبوونەوێک بکە بۆ ئەوەی کە لەگەڵ عێراق ڕێک بکەوێت لەسەر شتێک چەند حیزب لایەنێکەنە خۆی لێ دەپاش دەگەز دەکەنەوە وەکو من بوو نمونە گۆڕان دەڵێ من نایەمە کۆبوونەوە لاوە چی ناکەم باشە گەر سبەی ئەو ڕێکەوتانە لە نێوان هەولێر و بەغدا هەموو جێبەجێ کرا باشە مە گۆڕانیش پشتی لەو شتانەدا نابێت باشە ئێستا کات دەڵێن چەند گۆڕان و یەکێتی هەنە لە ئاکرێ زۆر هەنە باش ئەگەر هات بە ئەو ڕێکەوتنانە ئیمزاکران و هەموو شتێکمان بۆ مادەی سەرسوول هەموو شتێکانی دێبەجێکرا باشە ماو ئەو گۆڕانە لێ بێبێش دەکرێ ئەوش لەگەڵ ئەوەیەنی لەگەڵ ئێمە پارتیەکان و لەگەڵ هەمووانی کوردستان لەو شتانە ئەو دانابێ باشە بۆ یعنی بۆ ئەگەر کۆبوونەوەیەک کرا دەڵێ وەڵاهی کۆبوونەوەکە تەنها حیزبی پارتیە کاکە جان وەڵاهی ئەوەی کە بڵێ حیزبی پارتی هیچی نەکردو هیچی پێ ناکرێ ئەوە یعنی گوناح ئەو شتانە بکەن چونکە نمونەتان بۆ دەهێنمەوە کۆتایش پەیوەندەکەم دێنم ئێستا کە من پۆلیسی هاتوسۆمە لە ئاکرێ ڕۆژانە
1000 2000 سیاره دەبینم تێن هەموو مۆدیلیان 2012 و نرخیشان لە داتەرێک و کامترە باشە ئەو سیارەنە هەمووی مەسئولەکانن ساڵی 93 و 94 و حتا 97 ساڵی بوێن 2004 سیارە لە کوردستان هەبوو ئەی باشە ئەوە بەچیان کڕیا بەڵێ کاک ئاوات بەڵێ سوپاس بۆ سەرنجاتە مستەفا لە دهۆکێ بەڵێ کاک مستەفا کاک مستەفا سپاس ئەگەر تێلەڤیزیۆن خۆکەم کە ئەزبوارم جارەکە دیژی من گوت بوو کەرەم کە عزيزي كل شكر برنامج والسر هذا الشكدار العراقي نو بەڵێ هێزین چەکدارن عێراقت ململانێ و سیراعاتên siyasî da gelek caran بۆ berjewendiyên kesokî wendekariyan tên hevkarînan di nahajî da têne tometbarkirin bi vê yekê em behsiyan dêtiyen كل شكر نوري المالكي نفسي صدام حسين سروكي شكدار عراقي خريه او جولاني عسكري تتبو او دي خوالت برجواندي خوالت سياسي هي قاديش للكركوكي اموال كنت هيك شوكي قبل نايتن او تنكرا ولا دكتاتوري انا ويجيش جولي ميتو ام كومبينا الجار كان دبتن وعدت ابو وعدت يمدرون يعني مروبك دكتاتورة تشجع اصناف الشيعية في ايران بقريبها مثلا كنت احزاب كردي أما تواتي ديمقراطي كردستان يعني سروكي هرمي وان اجتماع الجلبان حزبات كتن بوشي قرانو كومالا إسلامي ليبا بيتن كومالا إسلامي چكرا بو في ملاتي چكرا ناس بيجمع چكرا بو في ملاتي بەڵێ گای مستەفا سپاس بۆ سەرنجاتەژی فەرمان لە کەرکووکەوە کای فەرمان فەرموو ئەلوام کاتت باش کاکە برا هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لەگەم کاکە کاش زۆر سپاس وڵی بەڕاستی بە نسبەت ئەو جێشەی کەوا لە عێراق و لە کوردستانشە پێم وایە ئەو جێشە جێشێکی وەکو جێشێکی جاران بە مستەشارەکان هەبوو جەماعەت جاشی بەدواوە بوو ئێستا هەمووی ئاوای دیاتووە لە عێراق و لە کوردستانش لەدای سەدام حوسێن پێم وایە عێراق نەیتوانیوە جێشێک تەشکیلە بکە کە بە ناوی جێشی عێراقەوە بێت بەڵێ کای فەرمان سپاس بۆ سەرنجی تۆش ئەحمەد لە چەمچەماڵەوە بەڵێ کایک ئەحمەد كاكا جانم كاتو باش براشي بنم هەموو کاتێکت کایک ئەحمەد فەرموو كاكا جانم كاتو باش هەموو کاتێکت بە سەر چاوم جێم لێتە فەرموو براشيرنم باسي كيف مرقو هيزي عسكرية خليوه بەڵێ ايوه كبات هيزي عسكرية كان عمل سواد ليوان تشكيل جواتات إنسان سواد ليوان من خومي شكل لو كيف مرقاني هم سواد ليوان حتى إسا يكتيف مرقيتش و بەڵێ حتى إسا كان هيك امتيازاتي شيئا کاک ئەحمەد تۆ لە ناوە هێزەدای ئایا تەوجیهاتی ئێوە لە چێوە دێت ئایا لەلایەنە سیاسەکان لە حزبەکان دێت ئاین لە وەزارەتی پێشمەرگە و لە حکوومەتەوە دێت كاكا جان أم سواد لي أم كاكا أم سواد لي بلا وزارة بيت مجب حكومته بس أم سواد لي بريتيا لم دي حزب سريتشيا أم دي حزب سريتشيا بهو سكوان نفسه كوتي تيكن يقول لي تيتي بارتيو أنا باتي أنا كان باتي أبيع هي شيء جماعة دهين قالي كل بعام بعمو تيري توسا كانوا نكرين يتيتي بارتي بيت بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەشت بابێ سەفا لە ئاکرێ کەرمکە مرحبا سەرچاوا تورك انا ستيبون بەرنامێ me hêjayan min destpêkî jî got bû li ser ekranê jî tê te nivîsandin bernamê me li ser tometbarkirina hêzên çekdarên Iraqê di têwegelan û destebûnan di hevrekên siyasî de ye ما او هي السياسه كان كردستان هم تقل جناب القانونيين يعني او جيش العراق ما ناتواني او هي زانت بي قالك بيت فيش لنعطي دابركان بەڵێ سپاس بۆ سەرنجاتەژی حەمید لە هەولێرەوە بەڵێ کای حەمید او كاتتان باز لهوليري بايتكتوا هەموو کاتێکت دەست خۆش بۆ تەوەری بەردامەت و سڵاو لە هەموو کارمەندانی کەناڵی نالیای خۆشەویست کە بەردەوام هەموو ڕوودا و هەواڵێکی گەرماوگەرم دەگەێنە هاوڵاتیان زۆر سپاس دیارە سەبارەت بە حکوومەتی عێراقی کوتەکە هەمان کوتکە ئەوەندە نەبێت دەستکەکەی کورترا یان لە زیاتر بەردا دەستورێکمان هەیە کە دەوڵەتی عێراقی قاهر ناوخەکانی مرۆڤ
پابندێ بە یاسا و زێشێکی هەبێت زێشێکی نیشتیمانی پەروەردەیەکی دیموکراسی کاک حەمید دەنگی تۆ وەکو پێویست ناگاتە من دیارە شەبەکە تەواونیە کرد کاک حەمید بەڵێ بەداخەوە گەرە کاک حەمید دیارە شەبەکە تەواو نەبووە کێشێکی تکنیکە بۆ بەرحاڵ ئاراس لە دوکان کاکە ڕاست فەرموو ئێوارەتان باش باشتر وەڵام من ڕەنگە جیاواز لە هەموو پەیوەندیانە قسەکانی خۆم بڵێم من دەستخۆشی لە مالیکیەکەم بەڕاستی لە ئێستاە سەرکردایەتی سیاسی کورد خصوصەن پارتی هەر ئەوەی لەقا بەڕاستی ماخۆی هەیە ئەوەی مالیکی کە لە عێراقی کە هەر هەمان شتە پارتی لێرەیکا باش ئەوەی ئەو بۆ ناڕەوایە ئەمە ئەم بۆ ڕەوایە من پێ ناکەم بەڕاستی پارتی هەر خۆی ئەوەی کەیکا داوای بۆ منە دەسەڵاتی سنتەر بەخۆت بێ هێزی چەکدار لە دەستی خۆیان بێ هەموو ئەم شتانە بخۆی ڕەوا بینێ بەڵام لەوێ مالیکی بە حەڵ حرەکەی بکا لێرە خەریکی لە ڕووی ڕاگەیاندنەوە خەریکی وروژاندنی عەتفی خەڵکە بە چی بە مزایدەی سیاسی بەسەر بخۆی کوردستان و کۆمە لە دروشمیکە کە هەمووی بەڕاستی سواوە یەک لەحزە قساکەم بەس یەک پرسیار بەربڵام تو ئەو خوایە پەیوەندێکم مەبسەرەنن یەک سوئال با بزانین بەرزانی لەکوێ ئێستا لە ئیماراتە بەپێی تازەترین هەواڵی خۆیان کوڕەکەی کە ناوی مەنسوورە ئەو بەچکە بەرزانە 300 ملیۆن دۆلاری لە قمارە دۆڕانوە هەفتەی پێشوو بووکەی بوو جار ڕۆشتبوو بۆ ئیتالیا بیسان لەسەر فەزیحەیەکی تری بنە ماڵەکەی بەڵێ کاک ئاراس ببوورە پێمان باشە لەسەر تەورەکە قسە بکەین و تۆ ئێمە پەیوەندی کەسیش نابڕین بەڵام پێمان باشە لەسەر تەورەکە ینی لە چارچەوەی تەورەکە ئێمە باسی پرسێکەکەین لە عێراقا بەشداری پێکردنی هێزە چەکدارەکان لە ململانە سیاسیەکانی ناوخۆیە لە کاتێکا لە هەر وڵاتێکی دنیام هێزە بەشداری پێکرێت بۆ دروستکردنی لە بارکردنی کەش و هەوایەکی لەبار بۆی ململانی سیاسی لە چارچەوەی منطقدا بکرێت بۆ پێشخستنی کۆمەلگا بۆ لە عێراقا ئەم هێزە چەکدارە بوو بەشداری پێکرێت لە ململانی سیاسیە لە کاتێکا ڕەوشێکی زۆر بەرەو دۆخێکی خراپترە بە ئێمە باسی ئەم پرسایەکەن تکایەکی لەسەر پرسەکە بەڕێزان سامان لە هەولێرەوە بەڵێ کاک سامان دەنگی تێلەڤیزیۆنەکە زۆر بەرزایکە کەس بکەیتەوە مەمنونین فەرموو باشە بەڕێز سوپاس ئەگە دەنگی تێلەڤیزیۆنەکەت کەسکەی باشە بەڕێزم زۆر سپاس بەسەرتا ئێستا چۆنە بەڵێ فەرموو کاکە دەستخۆشەوە بەنامەی دەکەم بەڕاستی تەوەرەشی زۆر جوانە بەس یعنی ڕێزمێ لە بۆ کەسانەکە دادا بەسەسە ئەو مەسوولانی خۆمە یعنی کاکە ئێستا برێنەرێدا لە عەرەب باشترن یعنی هیوادارم کە هەرجژە بندێن بەنسبەت ئەو سەگداری ئەو نوری مالیشیوانە ئایا جێشەکی نیزانیە ئیسپات کرا یعنی هیچ زەورەتێک احترافی پێ دەکاتن بەڵێ کاک سامان من یعنی یەکجار بۆ دەرەزەی نییە کە کوردەوە ئەها پێمشەوەش بوو یعنی هەسیار دەستی یعنی ترسەکی لە خەلبی غارب بووە بە قەناعەتی من هیچ مەترسی وای نییە ناتوانێت تەداخلی کوردستان بکاتن بەڵێ کاک سامان سپاس پەیوەندیەکەت بەڕێزان تکایە هەر بەڕێزێکتان ئەمە بەرنامەی خۆتانە لە خزمەتیەوە دەم بەڵام هەر کەسێک پەیوەندی بکە بۆی کێشەی تەکنیکی دروست نەبێت دەنگیەوە بە باشی بگە دەنگی تەلەڤیزیۆنەکەتان کەسکەن کە ڕۆژانە ئەمە دووبارەکەینەوە هیوادارین باشتر بتوانین خزمەتیەوە لێرە بکەین کاک سەرتیب لە چەمچەماڵەوە فەرموو یارەت باش و دەستخۆشی و تەورەت لێکم زۆر سپاس برای بەڕێزم من سەرەتا دەنگی خۆمە خەمە پاڵ دەنگی هەموو پێشمەرگە قارەمان و بە شەرەفەکانی کوردستان کە هەموو کاتێ سەنگەری پێشەوەی خەبات و پاراستن و کەرامەت و شەرەفی ئەم میلەتە بوونا و من بەش بە حاڵی خۆم ئەڵێم هێزی پێشمەرگەی کوردستان بەبێ لایەن و بەبێ ئەملا و ئەولا بە شێوەیەکی عام مەغدورن لەلایەن ئیمتیازات و موچەکانیانەوە جابۆیان من داوا لە بەرپرسان و وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی کورد ئەەکەم چاوێ بە ژیان و گوزەرانی ماڵ و مناڵی پێشمەرگایەت بکشێنەوە موچەکانیان هاوتاکەن چونکە لە ڕۆژانی تەنگ و لە ڕۆژانی ڕەش و تەنگانەدا پێشمەرگە قەڵغانی ئێمە و سەنگەری ئێمە و پاراستنی گەل و نیشتیمان و کەرامەت و شەرافەتی ئەم میلەتەیە پێویستە بار و گوزەرانیان چاک برێ دوامینیش ئەو جێشەی کە ئێستا لە عێراقا دروستکراوە بە سەرپەرشتی القائد العام للقوات المسلحة السيد المعالي مالكي برای بەڕێزم چۆن کاتی خۆی ئێمەی کورد و شیعە یان جاش خەفیفە بوون یان جوندی شوعغڵ بووین
ئێستا ئەوی جێشێکی شیعی سلفی سرف کردووە لە قائیدەکان و لە مەسئولەکان و لە تەرجیع سیاسی و لە ئیستخبارات و هەر هەمووی لەسەر ئەساسێکی فقەی شیعەگەری و ئەو باقیەکەی وەکو کورد و سونە لەژێر دەستی ئەوانەیە ئەمان بەرنامە و ئایدۆلۆژیا و بیرروبۆچوونەکەی نیزامی پێشووی سەددام تکریتیە بەڕاستی جێشەکە جێشێکی وەپەنی عێراقی نییە جێشێکی شیعەگەریە لەسەر بیرروبۆچوون و ئەفکاری فقەی وەلایەتی ئیشەکە بە سەرپەرشتی مالیکی دوور لە هەموو پرانسیبێکی دیموکراسیەت و ئەکسەریەت و ئەقەلیەت و بیرۆڕای پەرلەمان مالیکی چۆنی بێوێ ئەی سوڕێنیە ئەمە معنای دیموکراسیەت و جێشێکی وەپەنی نییە دیفاع لە شعبی عێراقی و عێراق و سەروەری و خاکی عێراق و ئەمنی قەومی عێراقە تەنها دروستکردنی لایەنێکی شیعەیە و دروستکردنی بیرروبۆچوون و تەزویری ئایدۆلۆژیای شیعە لە وڵاتە سپاس دەکەم. بەڵێ سپاسە هوشمان لە هەولێرەوە بەڵێ کاگەکاریوارە باش باشتر بۆ تۆ دەستخۆشی بۆ ئەو بەڕێزش کە تەوەقی هەڵبژاردووە بەڕاستی منیش هاوڕام لەگەڵ ئەو ڕەئەدا بەڵێ مالکی لە دوای هەڵبژاردنەوەی جاری دووەمی بەسەر وەزیرانی عێراق یعنی سوودی لە کات وەرگرتووە بەس کات فاڕێم دەبا نەخێ ڕوونکردنەوە بدەم سوودی لە کات وەرگرتووە بۆ ئەوەی عێراق بەهێز یەکلای پرسەکان و هۆشمانتە لەسەر ئەو قسەی تو بێگومان کە دوای پرۆسی ئازادی عێراق لە 2023 عێراق ناهێزی چێکدارما بوو نەمواسادما بوو عێراق هەردەما بووە کە وڵاتێکی مواساتی لەسەر عەردا کورد کۆڵەکەی پێکهێنەری ئەم عێراقی تازە بووی هێزی چێکداری عێراق بوو بۆ ئێستا کورد نەیتوانی ئەو وەرەقانە بەدەست بێنێ کاگەکار با بۆ ڕوونکەمەوە بەڵێ هەڵەی سەرکردایەتی کورد لەوا بوو زوو باوەشی کردەوە بۆ ئەمریکیەکان وەزوو چوە پێشەوە بۆ عێراقیەکانیش ینی هەردووکی هەڵە بوو دەبواە ئێمە خۆمان بگرتایە تۆ پێداگریمان کردە کە ڕێن نەدەین ئەمریکیەکان بۆ ئاسانیە ئێمە ئیستیغلال بکەن و لە دواییشە بینیمان ینی بەمروری زەمن لە مێژووشە ئیسپات بۆ کە ئەمریکیەکان دائیمەن لە مەسلحەتی کوردیان داوە لەگەڵ مەسلحەتی کوردیان نەبوونە بەڵام خوا یەک شدێ با بێڵێم کاگەکار ئیسا لە کۆی هەموو ئەم کێشانە لەگەڵ هەموو ئەم بارودۆخی کە ئیسا عێراقی پێ تێپەڕێ و ناوچەکەشی پیاتەپەڕێ من تەنها سەرۆکی هەرێم دەڵێم من ڕاستە دەوەچێ پارتیەک بم دەوەچێ پێشمەرگەش بم سەرۆکی هەرێمە تەنها من بەناو سەرکردایەتی کورد و قسە ناکەم لەگەڵ ڕێزم بۆ هەموو بەڵێ کاکە بە کورتی فەرموو بە تەنها سەرۆکی هەرێمە ئیسا هەیەت حاضرە بڕیار بدات یعنی دەتوانێت من دڵیام ئەو بڕیاری لەلایە کە ڕوبەڕووی پیادەی عملیاتی دیجلە بێتەوە و ڕوبەڕووی کێشە سیاسەکانی تری ناوەند بێتەوە بەڵام بەداخەوە دەڵێم سەرۆکی هەرێم بە تەنیا ناتوانێت ئەو بڕیارە بدا لەلایەتی بۆچی با بڵین بزوتنەوەی گۆڕان من وەکو ڕقێک ژاتێکیش ناڵێم ڕێزم هەیە بۆیان یعنی بزوتنەوەی گۆڕان تۆ پارتی ئەندامەکانی دەکێشێتەوە ناڕازیت وفد دەنێرێ هەر ناڕازیت ینی وەکو مەسەلەکەی لێ هاتووە دەشتی چێ و دەشتی خۆیە کاکە وەرە هەمووتان یەک بگرن لەم کوشمانند بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ کای کوشمانند ببوورە دیارە خەڵکێکی زۆر لەسەر هێلە محەممەد لە شاری کەرکووکەوە کای محەممەد لە خزمەتیان فەرموو دەستخۆشی بەرنامەکەت لێکەم زۆر سپاس سەبارەت بە تەوەرەکە من وایە بینم ئەمە هەمووی گەمەیەک و سیناریویەکە یعنی کە ئەکرێت لە چاردەورەمانە چی ئەم هێزەکانی ئۆپراسیۆنی دیجلە کە هاتوونە بۆ کەرکووک و بۆ شوێنە ناوچە دابڕاوەکان و هەموو ئەوانە هیچ هێزێکی نیشتیمانیش لە دوای ڕوخانی سەدام حوسێنەوە تاکو ئێستاکە هیچ هێزێکی نیشتیمانی من نابینم ئەوەی لە عێراق سوپای عێراق کاک محەممەد بە حکمەوە تۆ لە کەرکووکی ئەمەلیاتی دیجرە لەوێ پێکێنرا وەزیری پێشمەرگە سەردانی کەرکووکێک کردووە باسی هەبوونی پێشمەرگە لەو شارە کردووە ئێستا هەبوونی هەردوو هێزی کوردی و هێزی عێراقی لەو شارەیە لەلای ئێوە کەرکووکەکان کامیان زامنی ئەمن و ئاسایش ئێوەیە کامیان جێگای قەناعەتی ئێوەیە لە کەرکووکە خۆی ئەمن و ئاسایش ئەگەر تۆ لە ڕاستیە ئەگەر بتێ کورد ئەمن و ئاسایشی خۆی لە هێزی پێشمەرگە بینێتەوە عەرەبیش ئەوانەی کە لەوێن لە ئۆپراسیۆنی دیجلە و فەرماندەی دیجلەوە نابینێتەوە بەڵام لە ڕاستیەکە یعنی هەمووی ئەگەر بێت لەسەر واقع ئەو وەگە و لێکۆڵەرە ئەمریکیە دێنە شەو لە کەناڵەکەی ئەوە باسی کرد یعنی هەمووی پێچێ گەمە بی و یعنی یاریکردن بێباینی خەڵک ئەوەی منەی بینم یعنی هیچ هێزێکی نیشتیمانی تا ئەم ساتە وەختە لە دوای ڕوخانی سەدام حوسێنەوە دروست نەبووە ئەوەی لە عێراق بە ئاراستەی خواستەکانی شیعە و بە تایبەت
حزبی داوەکە ئەوەی بەڵێ کاک محەممەد بەڵێ سپاس بە سەرنجی تۆش بەڵێ حەمید لە هەولێرەوە بزانماتە سەرخەت کاک حەمید ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە هەموو کاتێکت فەرموو دیارە سەبارەت بۆ زێشی عێراقی گوتیشمان جارێکی تریش کە هەرێ بەڵێ وەکو دەڵێن کە کوتەکە هەمان کوتکە ئەوەندە دەبێت بەغدا حکومڕانی بکە ئێمە بۆ خۆمان حکومڕانی خۆمان دەکەین یاری هەرێمی کوردستان پابەتدا بە دەستوری هەمیشەی عێراقەوە ئەو دە شەش کە دامەدراوە دەبێت زێشی دیموکراتی بێ ئەوە زۆر هەڵەیە زێشی عێراقی وات وەرگێنرێت کە هەرێمی کوردستان عێراقا یا بە پێچەوانەوە هێزی پێشمەرگە تێ وەرگێنرێت کە کە زێشی عێراقی دژمن عێراقا نەخێر ئێمە بۆ خۆمان لێرە هەموو دنیا دەزانەیە سەرکردایەتی کورد هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەکو وڵاتێکی دەسوڵاتداری بناسرێ وڵاتێکی دیموکراتی ئەم هەرێمە کاک حەمید سپاس ئیسلامی ئێران و تورکیا و دەوڵەتی بەغدا یعنی داوەکەن کاک حەمید زۆر سپاس هەرچەندە ئێستا شەر هێلەکە تەواو نییە بەس بەهەرحاڵ سپاس بۆ سەرنجی بەڕێستان سۆران لە شاری سلێمانی کاک سۆران فەرموو باشی برام سەرچاوم دەست خۆش بۆ بەرنامەکەت بەڕێزم زۆر سپاس پێم وایە ئەو هێزە هیچ تەنگەژەیەکی دروست نەکردووە سەرۆکەکانی ئێمە تەنگەژە دروستەکەن ئێمە ئەبێ میلەت باجەکەی بە یعنی باشەوەتە هێزی دیزە بە هەموو شێوەیەک سەحەد ئەوان کە باسی لێکن وا گەوریان کردووە لە یەک بەرپرسی کوردی بزانە یەک وتاری بەنەوە ئەدراوە ئەم سەرکردانەی ئێمە کۆمەڵی کێشە بۆ خەڵکی فەقیر و فوقەرا دروستەکەنەوە بێ خەڵک باجەکەی بە باشە ئەسێ گەورەترین قەیران کە دروست بۆ سەرۆکی هێرم چ پێویست دەکات بچێتە دەرەوەی وڵات یا بگەڕێت بۆ هەموو حیزبەکان و لایەنەکان و هەموو سەرکردەکان کۆکاتەوە چارەسەرێک بۆم قەیرانە داندرێ یا ئەوان دەستیان لە کەرکووک و میلەتەکە شۆردووە من داوا ئەکەم لەو کەسانێکی کە هەجوومەکەنە سەر بزوتنەوەی گۆڕان ئەو حیزبانەی کە ساحێبی 6 ساڵ خەبات و ئەو حیزبانشی کە ساحێبی 10 ساڵ خەباتن با بە مانگی گۆڕان شتیان کردایە گۆڕانکاریان دروست کردای ئەمجا باسی گۆڕانکەن گۆڕان ئەڵێ با هەموو شتەکان لە پەرلەمانەوە دەرچی ئەوان ئەڵێن با بە حیزبی کرێ بۆ نمونە بۆ نیشتیمانەکان بە حیزبیەکەن جا چیزای ئەم کۆمەڵێ شت کە دروست بووە دەست خۆش بۆ بەرنامەکە بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش باوکی محەممەد لە کەرکووی فەرموو چۆنی براتم زۆر سپاس فەرموو چۆنی بەڕێزەکەم باشی سەرچاوم باوکی محەممەد براکەم ئێمە ئەزانین چیمان ناوێت تێدەگەی لێم باوکی محەممەد جێم لێتە چیمان هەوێت بەڵێ تێدەگەی لە قسەکانم بەڕای تۆ چیە لایەنی ئۆپۆزیسیۆن هەیە بەرژەوەندی نیشتمانیان لە پێناو بەرژەوەندی حزبیدا فیدا کردووە بەڵێ بۆ نمونە ڕێکەوتنەکانی بەغدا پەیوەستە بە نێوان هەرێم و بە خۆمانەوەیە ئێمە ئەگەر ڕاست بین دڵپاک بین لەگەڵ یەکدا ئەگەر ڕاستگۆ بین نەک مالکی نەک ئەبوزێدەکان ئەوانە شیلەن بەڵێ باوکی محەممەد سوپاس بۆ سەرنجی بەڕێستانی شاردارە لە شاری سلێمانی کا سەردا فەرموو کاتە باش هەموو کاتێکێت دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس بەنسبە تەوەرەکەتەوە بەنسبە ئۆپراتۆن دجلەوە بە قەناعەتی من فەد ئەوەی کە قووا بێنێتە ناو کەرکووک و ئەگەر ئێمە وەکو کورد هەموو یەکگرتوو بین و دەست پشتگیری لە سەرک بەرزانیکەین ناتوانێت بچووکترین غەڵەت کا لە کەرکووکە ئەو برادەرش کە پێش من تەلەفۆنی کرد بە ناوی کاگارازەوە کە وتی وەڵا کوڕی مەسەر بەرزانی 300 میلیۆن دۆلاری هین کردەوە و پیشانازی بە مالیکیەوەکەم لە مالیکی زۆر بە ئەخلاقترە دەست خۆش بە یاخوا بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش بەڵێ بێگومان هەر کەسی کازادە سەرنجی خۆی چۆنی شامدا محەممەد لە چەمچەماڵەوە کای محەممەد فەرموو کاکە چۆنی برا سەرچاوم باشی زۆر سپاس کاکەوە بەس مەسەلەی قواتی دیزرا یعنی ئەونا حاڵەتی مەترسیە ئەوان دنیایان لێ بووە بە این بەڵێ برادرانی پارتی نازانم هەر کە فەوزایەک لە کوردستانە دروستە بێ مەسەلەی مزاهرە و ئەمانە بەلامار ئتر مالیکیە دەن مالیکی دیکتاتۆرە و ئەمە و ئەوە ئەی باشە سەرۆکی هەرێم خۆی مالیکی نەکردە ڕێز زۆرە ئەی پارتی شانازی بەو شتۆ نەیە کردە دێمە دەست پێشخەری هەولێرمان کردووە
بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش کەیوان لە حەساڕۆست. بەڵێ ئەو کاتە دەواز بە قوربان هەموو کاتێکت فەرموو. دەستخۆشی تەوەرەگەر لە یەکەم زۆر سپاس. باشە ئەو فۆزایان دروست کردی ترسیان لە هێزی دیزەیە باشە ئێمە ترسیان لە هێزی دیزەیە کار بەڵێ کاکەیوان پێشتری شو تۆماکە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی تکایە بۆ کێشە دروست نەبێت. ببینین ئێمە سەرۆ کۆمەرمان کوردە بەڵێ بەڵێ بەرحال کانی جێشی عراقی کوردە بەڵێ وانە پەنجاندان پەرلەمانمان لە پەرلەمانی عراقا هەیە ئەم فۆزانیان لەسەر خەڵک دروست کردووە ترسی هێزی دیزلە لە کەرکووک بەرەم هیچ ترسێکی نییە. بەڵێ کاکەیوان سپاس بۆ سەرنجی تۆش هێژایان پشتی وێ ناوبەرەی لە سەرمان تەوارم دێ بەردەوام بین دیگەلمە بن. دووبارە سەڵاف هێژیان تاوارێمە ئیرۆ بێگومان ناکۆین لەسەر ئەکرانی دبینن لەسەر بەشداری پێکردنا ئەکۆهان عالی دەبێژن یا هێزین چێکدارین عێراقیە دە هەڤرکێن سیاسیدا بێگومان کوردان ناوا لە گۆری دەستوری و لە گۆری یاسایە کوردان مافێوان هەیە هەفدە سەدەی یارتشە عێراقی پێک بینی لێن هاواکو پسپۆر دەبێژن و چاودێر دەبێژن ڕێژە کوردان 6 بۆ 4 سەدەیە هەروەها دەبێژن بە سەدان ئەفسەرین کوردان دە ناوا ئارتشە عێراقی بجی هێلانە و بەحسیان دەیشتی تێکردن و کوردان چەندین ئەفسەرین پەلە بڵند ناوا ئارتشە عێراقیدانە لێ ڕوولێوان نینە هەروەها دەبێژیژی و پەرچەکردنا ئارتشە عێراقی ئەف پەرچەکردنە بێگومان کۆ لە گۆری یاسای مافێ پێشمەرگەیەژی لێ پێشمەرگە ناهێتە پەرچەکردن محەممەد لە شاری کەرکووکەوە فەرموو ئەم کاتت باش کاگە هەکات هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس. ئێمە لە شاری کەرکووکین ئێستا من لە گەڕەکی کوردستانم بەڵێ هەمومان لە ئامادە باشیین کە فەرماندەی دیز نەبێ ئینتفاضەی لێ بکەین هەفرتونایەکەین بەسەریەکە و هەموو چەک و ئەسەحەکانیان بکرێتە دەستمان ئێتر نازانم ئەو خەڵکە بۆ لە سلێمانی و لەو شوێنانە هوریان ڕووخاوە یعنی فەرماندەی دیزە ئەوە نییە یعنی وەکو بەحسیەکەن ئەوە نیە ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان ئێستا بەو گردانی سێکانیانەوەین بەرامبەریان وەستاوین یعنی ئەچینە ناو دوو بزەچینە هەموو شوێنێکیانی ئەوانە بوونیان نییە بۆ شێوەیە نییە وەکو خەڵک وای لێ کردو ئەوە یەک و دوامین کاگاراز لە دوکانەوە دەڵێ کوڕی مەلا مستەفا بارات کوڕی مەلا مستەفا پێویستی بەوە نییە قومار بکات چونکە ئینسانە قومارەکە ڕەش و ڕوت و نەبوو بێ ئەو کابرایەکی هەبووە پیاەکەش هەموو کوردستانی ئەو بێ بۆ قومارەکە ئەوە قسەی کاگاراز ڕاز نییە بەڵام من شتێک کەڵێم هەچەندە جوانیش لەم تەلەڤیزۆنەوە کاتی خۆی ئێمە وەکو پێشمەرگەیەکێتی لە دوکان بووین خوشتێکی کاگە ئاراز ببۆرە کاکێمە محەممەد شتە شخصیەکان پێم باش نییە شتە شخصیەکان لەم شەشەیە باز بکرێ تکایە بەڕێزان بە لەسەر تەوەرەکە قسە بکەین بە نەڕینی ئێوە بچوونی ئێوە ئەگەر ڕەخنەشە بێ بێگومان با بە زمانی گوڵ بێ بام ڕەخنەیەکی مانتەق بێ بۆ ئەوی بگاتە شوێنی مەبەست تکایە شتە شخصیەکان بەی شێوەیەک لێرە ڕێ پێ دراون نییە بەهمەن لە شاری سلێمانی فەرموو کاک بەهمەن ئەم کاتتان باش هەموو کاتێکت باشی بە قوربانە بم زۆر سپاس فەرموو تا دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم زۆر سپاس دوارێت تەوەرەکەی ئەم ڕۆژتانەمانە میکڕۆپاپەندیم دوو حیزبە دەسەڵاتدارن حیزمەتێکی لەسەر کوردستان لەسەر هێزی ئەم چەکدارۆمانەم دوو دەسەڵاتە وایان لە خەڵک کردووە کە خەڵکردن کە باسی خۆپیشاندانیان باسی شتە لە عێراق بێ مەوزوعێکی بۆیە نەکایەوە کابرایەکە سەرۆکێکە دێتە کەرکووکەما خۆی دێت پێشوازی لێ ناکەن بەڵام کابرایەکی تورکێنن بۆ پەڕیشانازیە و چاپێن ڕۆژی دیعای بۆگەن مەترسی کورد بۆ ناو کورد ئەیچێتی پاتیە بە خاص مەسوود بەرزانی خاص بۆ خۆی مەسوود بەرزانی جارە بابڕە بۆ دەرەوەی وڵات بابڕە بۆ سوحی کوڕەکەی بابڕە بۆ سوحی کوڕەکەی نەکرە کوردایەتی بەمانە ناکرێت کاکە کوردایەتی کە باسی هێزی چەکداری چەکە نەمانە بەس بڕوان بچێت دەبرا بەمانە کوردیان فرۆش برا خۆمانە هێزی چەکداری چی و شتی برامانە هیچیان نێژ برا ئاگان لە دنیا نییە من دەستخۆشی لە کاگاراز دەکەم کە ئەو قسەی کرد ڕاستە زۆر زۆر قسەکەیم بەدڵ بوو کاکە بەهمەن بەرزانی برا مەسوود بەرزانی وەڵای بەس بۆ کورد نییە کە مەسوود بەرزانی باوکی میلەت و خۆی باوکی میلەت زانێ کەسە لە کەتان دێتە سلێمانی بەڵام خۆی بە سلێمانی ناخۆی هەر لە هەولێرە بڕۆ ئەنواع ساعت کەس نازانێت لێرێ لە خداعریجە لە شوێ لە کاکی بەمەن سوپا بە سەرنجی تۆش پێم باشە بەڕێزان ئەم دیالوگە دیالوگی کراوە بێ لە بەرەوە
بەشداری پێکردنی هێزە چەکدارەکان لەسەر کۆتکردنی ڕاپەرینی کوردستان و باشووری عێراق و لە ئەمفالکردنی کورد و بێگومان گەلێک پرسیتر هەبووە. لە ئێستاشدا باس دەوای کرد کە مەترسیە جارێکی دیکە ئەم هێزانە بێگومان هەر ناکۆکیێکی سیاسی هەر خلافاتی سیاسی کە لە وڵاتێکە کام وڵاتە دیعاایی ئەوە بکە کە پەرسەیەکی کە وڵاتێکە سیستەمی دیموکراسیەیە سیستەمی پەرلەمانی هەیە ئازادی نەڕین و بوچون هەیە بێگومان سیراعاتی سیاسیش سەر هەڵاداتەوە. بەڵام لە عێراقا کە باسی ئەوە شکرێ لەماکە دار سیراعاتێکی سیاسی هەر تەوەجهایەکی سیاسی هەر خلافێکی سیاسی بە یەکسەر جوڵە بەم هێزە ناکرێ. ئەمە تا چەند مەترسیە لەسەر بەرژەوەندەکانی عێراق لەسەر بەرژەوەندی هەندە تایفی و نەتەوەی ئەقەلیەکانی عێراق. ئێمە باسیەوەکەن بە بەشێکی بابەتکەنا لەسەر ئەمە قسە بکەین. ئیسماعیل لە ڕۆمادی کاک ئیسماعیل فەرموو. بەڵێ کاکە و کاتت باش هەموو کاتێکت کاکە دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم. زۆر سپاس. برای بەڕێزم سەبارەت بە نۆری مالیشی و خۆی دێشەکەی بەڕاستی برای بەڕێزم ئێستا ئەو دێشی نۆری مالیشی بەناو دێشن ئەنی بۆ لارە هێزە سیاسەکان ئەنی بەکاردێنی ئێستا وەکو بڵێن تازە سیاسەکانی عراق و هێشتا پێک نهاتون لەسەر ئەوەی کە حەقی کورد بدە بەڵام دێشی عراقی هەتا ئێستا بنام دێشی عراقی هەتا ئێستا تقریبن بە هەزاران شەیدی هەیە هێشتا ڕاموچەی بۆ دابین نەکرایە چەندەهان تەقاعدی هەتا ئێستا بۆی دابین نەکرایە. ئەوە بە چ شکلێک دێشن ئەنی برام هەر دێشەکە بەناوەکە دێشن ئەنی چارۆژدی ئەگە بێت و بێتە شەڕی کورد و عەرەبا ئەوە بابی مەفتوحە بابێت لەگە کورد شەڕ بکە بەخوای 10 فەوجی کورد فرقه 10 فرقه عراقی دەگرن برای بەڵام کاک ئیسماعیل بەناوەکە دێشن دەڵێ من دێشم هەیە و وەکو بڵێ مانۆری سەربازی خۆی لەسەر شاشەکانی تەلڤیزۆن پیشان بدا ئەوە ئەوەی نییە. بەڵام بۆ ئەم جێیشە باس دەوای کرێت کە تەکنۆلۆژیایەکی زۆر بەرزی سەربازی بۆیان دابین نەکرێت فڕۆکێ F-16 تەکنۆلۆژیای ڕووسی ئەمریکی کەیەکی کە نە وڵاتە زلهێزانەی دنیا کە لە بەرەمێنانی تەکنۆلۆژی سەربازی زۆر بەهێزن ئەمانە بە ملیارەها دلار ئیمزایان لەگەر گرێبەسیان لەگەر ئەم وڵاتە کردووە کە باشترین جووری چەک بکرێن. ئایا ئەم جووری چەکەش تەسیر ناپێت لە یەکلایکردنەوەی ململانی سەربازیان بەس مرۆڤ باشە و چەکێکی کلاسیکی ئاسایی هەبێ بەڕای تۆ. برای بەڕێزم نۆری مالشی بچی قواتی ئەمریکی هەموو بێنتە عراق هەموو دیفاعش لە نۆری مالشی بکە ناتوانێت وەکو جاران نییە کورد ئێستا پێشکەوتووە نعنی ئەو جاران نییە ساڵی هەشتاکان و 86 و 90 و ئەوانە نییە بێتە نعنی یەکسەر قوتی خۆی بێنە نعنی لەگە کورد شەڕ بکە کورد ئێستا پێشکەوتێ برای بەڕێزم ئێستاش خەڵکەکە تێگەیشتووە لەناو ئەو سەربازانەی ئێستا وەکو سەربازی عراقی وەکو من ئێستا کوردێکم لە ڕۆمادی پەیوەندیتان لەگەڵ ئاکەم ئێستا ڕێشەی کورد لەناو دێشی عراقی 4% نەماوە هەندێک هەنا نازانم ئەو زەلایەنگری نوری مالشی هەنە لەوانەیە با 2 فرقەبی با 3 فرقەبی بەخوای وەچی در هەموو چاوەجێشی ئاسەدی هەموو اشتقاق دەکەن ئەمە چەکەکە لە جێگای خۆی دەمێتەوە و ئێمەش هەتا ڕێبازی پارتی بارزانی هەبێ ئێمە بڕوامان بە ڕێبازی پارتی بارزانی هەیە و پشتمان قایمە بە ماڵی بارزانەوە وەڵەو چیان پێ ناکرێت بەڵێ کاک ئیسماعیل بەڵێ برای بەڕێزم فەرمان لە کەرکووکە و کای فەرمان فەرموو ئێوارە باش باشتر بەڕێز سپاس هەشم وەڵام من بۆ مێژوی ئەم قسەیەکەم زۆر قسەشەکەم یانیانە خەڵکی لەوانێ ڕەخنەش بگرێ بڵام کابرا هەموو یارانیان ڕۆژ ناڕۆژیان هەفتی سێ تەلەفۆنەکە من ئەرم بۆ مێژۆ قسەیەکەم ئەو یەزید دزلەیە بۆ ئەو یەزید دزلا بە تایبەتی کوردی خۆمان یعنی هەنێ خەنە کورد خۆمان ئەو یەزید دزلیان گەزاڵ کرد لەسەر لە خاڵ لەسەر کەرکوو من لەوانێ لە خۆشەوە قسەیە نەکەم یان لەوانێ ڕووی لە هەموو شوێنێکشەوە ئاگدار بن ئەو یەزید دزلەیە کورد وای لێ کرد کە کورد جوای لێ کردی کورد قیمەت خۆمان یەک نین لەناو خۆمان هیچ هەڵوی استعمال نییە لەناو خۆمانە 2 بەشین 3 بەشین یعنی بی ئەمە حتاکی یەک نەبین یعنی من ڕێزم بۆ برادرانە کە دابزن سەرگردەکانە کاکە حتاکی دابزن سەرگردەکانە ئەو برادرە کاک فەرمان لە کەرکووکەوە باس داوای کرێت کە ئاسایشی پارتیەیە ئاسایشی یەکەتی بەجیا هەیە هێزەکانی تری ئاسایشی پۆلیس هەیە مادام هێزێکە بۆ هێزیان حەزبانە بەجیا لە کەرکووکە ئایا ئەمە تەسیرێکی نێگەتیڤ هەیە ئەن تەسیرێکی باش هەیە لەسەر بەرقەڕاکردنی ئاسایشی کەرکووک من پێدەڵم بەڕێزم بۆ ئاسایشانە بەڵێ من بۆ پێدەڵم واسەیشانە یەک ناگرن و یاسەیشانە بۆ یەک ناگرن هەنێک لەو برادرانی تێوار دەخڵێن لەسەر کردەکانەگرێت ئەوانە دەست مەسئول بەرزەکانە کاکە با یەک نگرین ئەو حزبالەوە حزبیان خراپە و دەستەنەوە وەڵێ و خراپە من بەدایکی پێدەڵم هەردوو ئاسایی ئیشەکان هەردوو ئاسایش یعنی بەڕاستی ئیشیان بۆ کورد دەخاز دەکردو نه لە عەرەبە شەرفینەکان دروستەکان لە مەتەکە کوردەکانی شتێ بکەن من بۆ برادرە کاگارە زەڵم جات خەڵە دوانە کاتە بڵێ بنەماڵی کاک مەسعود بنەماڵێکی پاک و
بێگردن یانی بەناو بستن تا ساگە ئافرەتیان دەنەسرێت تەلەڤیزیۆن یەک بە شێوەیەک یانی بنەماڵی بەڵێ کاکی فەرمان بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ عیمات هەر لە شاری کەرکووکەوە کاکی مات فەرموو سلام کاتت باش هەموو کاتێکێت ئەمڕۆ وەکو بێگومان نوچە گیهانەکان پەیامنێرەکان لە کەرکووی ڕەوشی کەرکووی باسییان کرد کە جۆرە ناکوکیەک لە بینی هێزەکانی ئاسایشی کەرکووک و فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیجلە دروست بووە ئێستا ڕاوچوونە لە کەرکووک والله ساری کەرکوو زۆر ئارام و زۆر شتێکی باشە بەس بەداخەوە من ئەوەندە دەڵێم بەغا وەزارەتی بەغا ئەم قوواتی هاودە شاری کەرکووکەوە بەڕاستی کێشێکی زۆر دایناوە شاری کەرکوو بەڕاستی بخۆی شاری کەرکوو زۆر بەرقەرارە مە پێویستمان بەوە نییە قوواتێکمان بۆ دێنێ هێژ بە ئەو بکرێ ئەو سۆنە فەراغاتانە پڕۆ بکە وەک بەڕێز شەمەزمەدی بە ئەو فەراغانەمان بۆ پڕۆکە چەنە پۆلیسمانەیە شۆنی بەتاڵە ئاسایشمانەیە ئێمە ئەوەندی ئاسایش على شاری کەرکووکی کردووە بڕوا هێزی دیزە هیچ بۆ ناکە منەوە بۆ فیەکەم و دۆزایش پێتانێم هێزی دیزە ئەمە بەس نایۆکە ئەمە بەس کێشەیەکە نایەناوە بۆ شاری کەرکوو دایناوە ئەمەوە ڕژێمی بەحەز کاری دیتەوە فکرمان قوواتێکی بۆمان داناوە ئێمە حتا ئاسایش بێ بەڕاستی ئاسایش زۆر بەرقەرار لە شاری کەرکوو چەندها تیرۆریست ئەگرێ چەندها فەریوا دەگرێ شوان دامەها ئەکەن پشتیوا باشەگرن بەس بەداخەوە ئەم قووەتی هاوتە بەس بۆ ئاژاوە دایناوە بەڕێز مەلیکی ئەمە ئاژاوەیە کە بۆ کورد داهێناتەوە ئەوەندە من ئەو دەش دەگەم بە کاک بە هەمەمی زۆر بەستکار لێکم ڕێمە دەبۆ جێرە کەسانە ناوی بەڕێز سەرۆکی هەرێم بێنن سەرۆکی هەرێم ئەوە نییە کەسانی با بچێت دەستێش هەڵگرێ ئەنجە ناوی بەڵێ کاکی مات بێگومان ئێمە بەرپرسنی لە قسەکانی خەڵک هێلەکانیشمان کراوەیە خەڵکی سەرنجی خۆ نیشان بداوە قسە بکای ئێمە بەرپرسنی خەڵی بەرپرسە لە قسەکانی خۆیان ئێمەش پێمان باشە تەشیر نەکرێ باسی نەک سەرکردەی باسی هیچ کەسێکیش نەکرێ بۆی دیالوگێکی منطقی کراوە بێ عەبدوڵڵا لە تەکیە بەڵێ ئەم کاتە باشە خۆڵان هەموو کاتێکت بەڕێزم من نازانم سەرۆکی هەرێم بەچی بارێک ڕەشە بەرامبەرەکە ئێمەکو پێشمەرگەیە کە پێشمەرگەین بەڵێ بڕوا بکە هەمومان بە حساب خۆمان پیسشی کلاشیکۆفمان کڕیوە خاوەنی ئەو بستیشەکەی تر نازانم بەچی شتێک هەڕەشە لەواکە دوای ئەمان پێشمەگەیان بچوو کردو ئێمە بە 400 نازانم ئیدارەی ماڵم ناو بین کرێی خانوو بدەین ئێمە بەچی شتێک دیفاع لە خۆمان بکەین بەڵێ بەڵێ کاک عەبدوڵڵا سپاس بۆ سەرنجی تۆ شەعیم عزیز لە چەمچەماڵەوە کاک عزیز فەرموو سەیدا کاتە باش هەموو کاتێکت سەیدا جان ئەم وەزعا من باتۆ زەبگەڕێنەوە بۆ ماڵی من کە ئەم قواتی دیزلا هاتۆ بەناوی قواتی ئۆپراسیۆنی دیزلا وەکو زمانی ماڵی سەدام حوسێن تێدەوە بەرچاوم کە سەدام حوسێن عەلی حەسەن مەجی نات بۆ کەرکووک و بۆ ئەحداثی کوردستان کە خۆیان ناویان نابوو شیمال بەڕاستی من ئەم وەسعی کە مالیکی لە تەلەڤیزیۆنە باس وحدەی عێراقی باس ئاشتەوای نیشتیمانەکە وەکو کابرای کوفە تێتە بەرچاوم دوای شەهیدبوونی حەسەن حوسێن کابرایەکی کوفە چووبوو بۆ مەدینە پرسیاری لە مەلایەکی بوو تاوانی نوێشە یاخود نوێشولەیە چێ لە کاتی نوێشا بیکوژی کابرای مەدینە جوابی داوت ئەتەقتلون حوسێن وتسألون عن دم البەک اینجا من پێم وایە مالیکی هەمان ڕفتاری کابرای کوفە ئەکا ئەو داوای وحدەی عێراقەکە ڕازگۆیی داوای وحدەیکە قوواتی دیزل هاتووە من پێم وایە قوواتێکی فاشلم ئەو ئەگەر مسەیتەر بۆتە سەر دیالە و بەغا توانی سیدی کاری تیرۆریستی نوێنێ بالفعل بابە قەیچێگە بەس ئەمە قوواتێکی فاشلە بۆ تێکدانی کووردا بە تێدانی ئەم وەسعەیە بەس ئێمە لە وڵاتێکی زۆر سەیری سەمەرە ئەژین تاکو ئێستا عەبدپەرستی نەکەین تاکو ئێستا ڕەحمەت بلیاردەر نانێن لەختەی ڕووخاندنەوەن کاکە پارتیی وشێتیی گۆرانێکی ئۆسرانێکی فیسانێکی ئیلە ئاخری ئێمە کوردین بەڕاستی ئەی بە قسەی بەزنیزم بکەین باڵێکای عزیز باڵی سپاس بەسەرنجی تۆ ئارام لە شاری سلێمانی کاک ئارام فەرموو ئەو کاتە باش بەڕێزم هەموو کاتێکت دەستخۆشی هەموو بەرنامەکانن لێ یەکەم نەکەو بەرنامە زۆر سپاس بۆ بەڕێز بۆ تەوەری بەرنامەکەت وەڵی پێم وانییە مالکی مەترسی هەبێ لەسەر کورد تەنیا ئەوەی مەترسیە بی لەسەر جیفانی سەرۆکی هەرێمە لەسەر سەرۆ جیفانی بنەماڵی بەرزانیە پێم وانییە مەترسی لەسەر هیچیتر هەبێ بەخوا بەڵێ ئەوە تێڕوانی منە زۆر سپاس بۆ سپاس باوکی عەلی لە کەرکووکەوە بەڵێ باوکی عەلی فەرموو جان کاکەم کاتە باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە دیەکەم سپاس بۆ بەڕێزت فەرموو لە خزمەتدا کاکەوە هەم هەر کەجاوەتێ بە گوێرەی خۆی قسە دەکا کاکە ئێمە بەس ئەمنیەت و ئاسایشمان هەیە هیچ شتێکمان نایە ئەمە قواتی دزلەیە ئەمە قواتی هەرێمە ئەوە قواتی ئەم شتانەیە
پێت وایە وەکو تەجروبە باڵێ وەکو تەجروبە باوکاری وەکو تەجروبەیەکی واقعی کام هێز جێگای بڕوایەوە کە بۆ ئێوە ئەمن و ئاسایش دابیم کە لە کێرکووی بەڕای تۆ والله ئەزانی چۆن ئێمە تێمان خۆشە ئاسایش بە هەموو شێوەیە پارتی و چی پارتیە چێکێکیە یەک بگرنەوە لە ئاسایشەکان یعنی بە یەک دەنگ ئەمنیەتمان بۆ پارێزن نەکات کە دێوەڵا ئەمن پارتیم و ئەتۆ یەکێتی ئێمە ئەوەمانە ئێمە کوردی هەمومان یەک لێ بازمانەیە چی بەرزانی بێت چی یەکێتی بێت چی گۆڕان بێت چی هینێ بێت ئێمە ئەمانەیە ئەمنیەت و ئارامانە هیچمان نایە لەم دەسەڵاتانە بەڵێ باوکاری سپاس ئەحمەد لە کەلارەوە کاک ئەحمەد فەرموو ئەوکاتم باش هەموو کاتێکت باشی بەرەگیان زۆر سپاس کاک ئەحمەد فەرموو قوربانی تۆم بەرەگیان بەنسبەت ئەو هێزی دژلەوە بەڵێ ئێمە ئەو هێزە کە دروست کراوە هیچ فەرقێکی نییە لەگەڵ جێشی عێراق و دیکتاتۆری کۆنا بەڵێ ئەنی نوری مالکی ئەو جێشێرا هەر وەکو ئەوەیە کە سەدامی دیکتاتۆر بێ و بەرامبەر بە کوردە بەڵێ بەڵێ کاک ئەحمەد سپاس بۆ سەرنجی تۆش هێژەیان دنهادا لە عێراقی کۆمافی کوردان هەیە ji سەدی هەفدە یا ارتشە عێراقی دەستی کوردان دەبە لێ کورتە ڕۆژ بۆ ڕۆژێک کەم دەبێت عێراقیدا دەبێژن حتا لە سەدی چارە ناو gelek افسرên کوردان û serbazên کوردان bi sadan têne mezendekirin artişa Iraqê rezîne bi cî têlin û têne herêma Kurdistanê ji biliyan dê ku gelek fermandên Kurdan spasalarê Iraqê û gelek fermandên Firqaniyê Lîwan de artişa Iraqê de bêguman Kurdin بۆ di vêgavêda rewşa Kurdan di nav artişa Iraqê de wisa ye û gelek caran jî tê gotin ku di hevrekên siyasî de velivîn bêhêzan têtekirin bê taybetî di niha Iraqê de pêkenîna operasyonê fermandeya operasyonên Dîcle ku ji bilî parêzgehên Diyala û Kerkûk niha biryar hatiye dan parêzgeha Salaheddîn jî bikeve jêr kontrola evê fermandeyê bêguman îro ciyekê ji berpirsên Herêma Kurdistanê ragihandiye ku fermandê operasyonên Dîcle ku kesekê Erebe dibêje ku ew pêştir dest bûye ji talankirin û ji dagîrkirina milk û malên Kurdan û dibêje cî ev kese eslen bi hûn de hatiye servî posteyê bû îstîfzazkirina Kurdan e û lê Kerkûkê jî bêguman ku berpirsên Kurdan li wer wekû parêzgarê Kerkûkê ku endamê mekteba siyasî yeketiye û ew xwe jî di daxuya kirin ku hebûna van hêza û îtirafê pê nekin û hêzeke nada Sûriye li Herêma Kurdistanê jî bêguman nav pirzgirêker heye dibêjin li vê jî hêzên çekdarên Herêma Kurdistanê hêza pêşmergî Herêma Kurdistanê û hêzên din net heta dibêjin asayişa polî jî li jêr hejmûn û li jêr biryar û li jêr seytara ehzabên siyasî bi taybetî her du partiyên ferman rawan e heta niha jî bêdiristeyên han rêxistin û çarçovê hêzekê niştîmanî û netewî nihatine rêxistin ev e bi giştî heya çandê metirsî heye li ser rewşa ewlehiya Iraqê û Herêma Kurdistanê bi giştî li ser vêyekê jî halo goran li ser peycên artı dinivîse bi rastî gewretirîn balgeh kewa hikûmetê herîm demokrasî niye em hêze çekdaraneyeke li jêr desalatî hizb û li jêr desalatî hikûmet niye heta sibehî di tewerekî gerimtir dest xizmeta we dabim her şad û bextewar binêvar baş